سرت بە پورتاڵی خزمەت گۆڕانکاری گەورە و نوعی بەدەستێنا لە کارەکانماندا و بە تایبەتی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. بۆ نمونە هاوڵاتی لەم ڕۆژانەیە دێت بۆ بەڕێوەبەرایەتیمان، بەڵام تاکو و کاتژمێر دەونیوی بەیانی ناتوانێت لە لای ئەریزە نووسەکان فایلەکە دروستکا و فۆرمی ئەلکترۆنی ڕاکێشێ بە هۆکاریەوەی کەوا ئیمتیحاناتە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵە و وەکو بەڕێزتر نزانن سیرەکەی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ خولی یەکەم و خولی دووەم و خولی سێمی هەیە، یعنی لە ساڵێکە سێجار هاوڵاتی تووشیەوە بە سەرڕایەوە هەندێک جار نیوەی ساڵیش هەیە. ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کەوا هاوڵاتی لە دەونیەوە بتوانێت فۆرمی ئەلکترۆنی پاسپۆرت ڕاکێشە لای سکاڵە نووسەکان. بەڵام لە ڕێگەی ئەم پۆرتاڵەوە ئەو کێشەیە نامێنێ هاوڵاتێکە لە ماڵی خۆی ئەتوانێت فۆرمی ئەلکترۆنی پاسپۆرت ڕاکێشێ، هەروەها جنسێ و تەسکەرەکەی کۆپی کات و لەگەڵ خۆیان بهێنێ بەبێ ئەوەی سەردانی ئەریزە نووسەکان بکات، ئەتوانێت بێت بۆ بەڕێوەبەرایەتیمان و لێرە خزمەتی گەین. سەرڕای ئەوەش ئەوە خاڵ یەکەم. سەرڕای ئەوەش کەوا هاوڵاتی لەو ڕۆتینی نەمانی سیستەمی نێتوەرکەکە ڕزگارێ بێ. خاڵێکی کەشکە سوودی لێبینە لە پۆرتاڵی خزمەت کە لە ماڵەوە بۆ خۆی فایلەکە دروست دەکات و ئیستیمارەی پاسپۆرت ڕائکێشێت یا فۆرمی پاسپۆرتی ئەلکترۆنی ڕائکێشێت و دێتە لامان لە هەموو فایلەکە 10,000 بۆ گەڕێتەوە. لەبەر ئەوەی لای سکاڵە نووسەکان نەتیجەی دروستکردنی ئەو فایلە 10,000 لە هاوڵاتی وەرەگیرێ. بەڵام ئەگەر هاتوو هاوڵاتەکە خاوەن 5 سەرخێزان بوو، هەموو 5 کەڕەتدا 50,000 بۆ ئەگەڕێتەوە ئەگەر بۆ خۆی لە ماڵەوە لە ڕێی پۆرتاڵی خزمەتەوە هەستێ بەو کارە، کەواتە لێرە سوودێکی مادیش بۆ هاوڵاتەکە ئەجێڕێتەوە. وە سەرڕای ئەوەی کەوا لە هەندێک ژوور ڕزگارێ بێ لەوەی کەوا پێویست ناکە سەردانی ئەو شوێنانە بکە و لەگەڵ ئەوە شابڕێوەبەرایەتە کەشمان سوودێکی زۆری لەو پۆرتاڵی خزمەتا بینێ. بۆ نمونە هەندێک هاوڵاتی تا ئێستا کە دێ سەردانمانە کار نامە و تەکلیفی هەیەکەوە کاری بۆ بکرێت، بەڵام ئەو کە لە ماڵەوە بۆ خۆی ئەو کاری ئەنجامدا لە ڕێی پۆرتاڵی خزمەتەوە هەستا بە کارەکە، ئەو کاتە پێویست بە نامە و تەکلیفیش ناکات، هیچی ناوێت، یەکسەر خۆی دێت ئیشی بۆ ئەکرێت و زۆر بە ئاسانی کارەکانی ڕایەکرێ. بۆیە پۆرتاڵی خزمەت هۆکار بۆی ڕۆتین کەم کاتەوە، هۆکار بۆ ئەوەی کەوا کارەکان بە خێرایی ئەنجام درێ، بە ئاسانی ئەنجام درێ و کاریگەریشی گەورەی هەیە لەسەر ڕێوشوێنی کاروباری هاوڵاتیان.